بۆ 7 ئۆکتۆبری ساڵی 2023 کە چۆن حەماس هێرشی کردە سەر ئیسرائیل، بەڵام لە ئاکامدا ئیسرائیل هێرشێکی بەربڵاوی کردە سەر کەرتی غەزەوە، هەتا ئیسێ زیاتر لە 43,000 کەس کوژراون. واروها بینیمان کە حەماس چۆن هەتا ئاستی لە ناوچوون چۆتە پێشەوە، و ئێمە بینیمان کە تەنانەت سەرکردەی حەماس ئیسماعیل هەنیە لە ناو جەرگەی کاران لە پاڵدەستی خامنەییە کوژرا لەلایەن ئیسرائیلەوە، و ئێران هەتا ئیسێش تەنانەت سەرڕای ئەو هەموو هەڕەشە و گرۆشانەی خامنەئی و بەرپرسانی سەربازی یان ئەو پرۆژەی وعدی سادق کە پێڵن یان بەڵێنی ڕاستەقینە وەکو پرۆژەیەکی هەڕەشەی تۆڵە سندنەوە لە ئیسرائیل باسی لەکەن، هەتا ئیسێ هیچ هەڕەشەیەک هیچ کام لەو هەڕەشانی لە پاش کوژرانی ئیسماعیل هەنیە جێبەجێ نەکردووە. هەڵبەت لە سەرەتای ئەم ساڵە هێرشێکی موشکی کرا لە ئێران و تەنانەت لە جۆغرافیایەکی عێراقی چۆ هێرشێک کرایە سەر ئیسرائیل، بەڵام بینیمان تەنانەت یەک سەربازی ئیسرائیلیش نەکوژرا. تەنانەت لە پێشووتریش ئێمە بینیمان کە ئێران کە هێرشی کردە سەر پێگەی سەربازی عین ئەسەد لە ناو عێراقا لە دوای کوژرانی قاسم سلەیمانی، بینیمان تەنانەت یەک سەربازی ئەمریکاییش نەکوژرا. بۆیە ئیستاکە هەم خەڵکی ئێران، هەم لایەنگرانی، هەم گروپە تێرۆریستەکانیشی پاش بینینی ئەو ڕووداوانە ئەزانن کە ئێران لە ڕاستیدا هێزێکی ئەوتۆی نییە، تەنیا خۆی بەهێز نیشانەیە، تەنیا ئەو شەڕە سایکۆلۆژی و دەرونیە کە لە دژی خەڵک ڕەنگە کاریگەری هەبێت، بەڵام لە دژی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوا و ئیسرائیل ئەمانە کاریگەری نییە. حەماس هەتا ئاستی لە ناوچوون ڕۆژەتە پێشەوە، و دیمان کە ئیسرائیل بەم کارژ نەوەستاوە هێرشی کردە سەر کەرتی غەزە، وە چیشی کردە بیان و تەنیا لە ڕاگەیەندنەکانە باس لەوە کرێت کە حزب الله و سید حەسەن نەسڕڵڵاه هەڕەشەی لە ناوچوونی ئیسرائیل دەکات و دەستیشی هەبووە لە کوشتنی خەڵکە، بەڵام ئەو هەڕەشەکردانیان کردە بیان و بۆی کە هێرش بکەنە سەر حزب اللهش. و بینیمان کە لە ماوەی ڕۆژانی ڕابردووە تەکنۆلۆژیا سەرکەوتوو بوو، تەکنۆلۆژیا و ئاپدەیت بوون، و ئەو چەک و تەقەمەنیانی کە بەدەستی وڵاتیان ڕۆژاوایە و بەدەستی ئیسرائیلی شۆیە چەندە پێشکەوتووە لە بەرابەر ئیدۆلۆژی ئێرانیا، و چۆن توانیان لە ماوەی چەند ڕۆژە بەڕێگای پەیجەرەکانەوە هەزاران ئەندام و لایەنگری حزب الله بێکاریگەر بکەن یا بیان کوژن. و دیمان لە ماوەی چەند ڕۆژە چۆن هەچی فەرماندەی دەور و پشتی سید حەسەن نەسڕڵڵاه بوو، سڕیانەوە کوشتیان و سید حەسەن نەسڕڵڵاهیان شەوی ڕابردوو کوشت و ئەم شەو ڕایان گەیاند. ئەمانە هەمووی پەیامی گرنگی ئیسرائیلە بۆ ئێران و بۆ جیهان، و من پێم وایە کە ئەم بڕیارش لە ماوەی چەند ڕۆژە بە خێرانە دراوە، و من پێم وایە کە هەروەها وڵاتانی زلهێزی دیکەی وەکو ئەمریکا و تەنانەت ڕەنگە ئینگلیسیشی لەگەڵ بێت و هاوڕای لەگەڵ کرد لەگەڵ ئیسرائیل. و من پێم وانییە کە ئێرانیش بەرپەرشدانەوەی هەبێت. ئێران باشە زانێت کە ئەگەر بێت و بەرپەرشی ئیسرائیل باتەوە ئەکەوێتە ناو شەڕێکی یەکجار بەرین و بەربڵاوەوە، بەڵام ئەگەریش بەرپەرش نەدرێتەوە، ئێران لە بواری هێژمون و ئایدۆلۆژی و ئەوەی کە پیانەوت سدووری انقلابیان هەناردەی شۆڕشە و کاتی خۆمەینی و کاتی ڕەفسەنجانی کە سەر کۆماری ئێران بوون، باسییان لە سدووری انقلابەکە، یعنی هەناردەکردنی شۆڕش ئەو ئیدۆلۆژی ئێرانیا، و هەروەها حزب اللهش کە یەکێک لە دروشمەکانی خۆمەینیسمە، هەمووی ئەمانە شکەسی پێهات. ئێمە بینیمان هەم لە ڕووی ئایدۆلۆژی و هەم لە ڕووی فەرهەنگی و هەم لە ڕووی سەربازی شەوانێ، هەمووی ئەمانە بینیمان کە لە ماوەی ڕۆژانی ڕابردووە تەنانەت ئەم شیشە بینیمان کە ئیتر کۆتایی پێهاتوو. و ڕژێمی ئێرانیش با من نمونەیەک بێنمەوە کە ئەگەر لە یادتان بێت لە 2023ەوە کە ئەمریکا بێتر هات لە ناو عێراقا بوونی هەبوو، ڕژێمی ئێران بە بۆمبی چێندرا و چۆن هێرشی کردە سەر و خەساری خستە سەر دەستی سوپای ئەمریکا، بەڵام ئەوە کۆتایی پێهات، ئەوەی تر کاریگەری ئەو تۆی نەما. بەڵام ئێران هات بەڕێگای درۆنەوە، ماوەیەکیش وەرزی درۆن بوو، بەڕێگای درۆن و هێرشی کردە سەر وڵاتانی دراوسە و ئیسرائیل و تەنانەتیش ئەیاد رووسیا لە ئیسێدا، و هەروە هێرشیش کردە سەر پێگەی نەوتی ئارامکۆی عەرەبستان کە لە ماوەیەکی زۆرە توانی مانۆڵێکی گەورە لەسەر ئەوە بات. ماوەی چواردەیە خەریکە مانۆڕەیە لەسەر ئەم گروپە تێرۆریستیانش، کە من پێم وایە چی دیکە وەرزی بەکارهێنانی ئەم گروپە تێرۆریستیانە لەلایەن ڕژێمی داگیرکەری ئێرانەوە یان ڕژێمی تێرۆریستی ئێرانیەوە ئیتر کۆتایی پێدێت. پاشەوەی کەمە بینیمان ئیسرائیل چۆن کۆتایی تا ڕادێکی زۆر بە حەماس هێناوە، و ئیسێ بینین حزب الله
لوبنانیشی کە یەکێک لە نزیکترین یاتوان بڵم بەهێزترین گروپی تیرۆریستی لە بواری ئایدۆلۆژیش و نزیکە ئایدۆلۆژی شیعی سیاسیە و ئیدۆلۆژیە شیعیە کە لە سیاسیە نزیکە لە ئێران و خەریکە کۆتایی بۆیش دێت بە کوشتنی ڕێبەرەکەی و فەرماندە سەرەکیەکانی حیزب الله چی دیکە حیزب الله ناتوانێت یان خۆی لەسەر پێ بگرێت یان ناتوانێت بۆ ماوەی ئەگەر ئیسرائیل نەیسڕێتەوە ناتوانێت بۆ ماوەی ساڵانێکی زۆر لەسەر پێی خۆی بێسێتەوە. من پێم وایە کە ئیتر وەرزی بەکارهێنانی گروپە تروریستیەکان لەلایەنی ئێرانەوە بۆ سەپاندنی هێژبوونی خۆی وە بۆ گوشاری سەربازی و ئەمنی بۆ سەر ئیسرائیل و وڵاتانی عەرەبی و هەروەها بەرژەوەندیەکانی وڵاتانی ڕۆژا لە ناوچەکە ئیتر کۆتایی پێدێت وەچی ڕۆیات ئایەک و خامنەئی بەرپەشدانەوەی ئەبێت کە من پێم وانییە چونکی یەکێک لە تەقیەکانی فارسەکان باوا بڵێم ڕژێمی ئێرانیەکان یا فارسەکان چونکی فارس بەرامبەر بە ئێرانی و ئێرانیش بەرامبەر بە فارس لە ڕاستیدا یەکێک لە تەقیەکانیان ئەوەیە کە لە کاتی لە ناوچوونە کە هەست بە مەترسی بکەن کە لە ناوچەن ئیتر تەسلیمە بن و پێمەلە بن و جامی زەهریان جام ئەو قسەی خومەینی بەناوبانگە خامنەیش و بە شێوازێک لە شێوازەکان وەکو خومەینی ئەو جامی زەهرا ئەو کوپی زەهرا ئەخواتەوە یانی ئەوەی کە من تەسلیمە بم و بەڵام بەناچاری یان بەنابەدڵی من پێم وایە خامنەیی لە بەرچاوگرتنی دوایین پەیامی کە پاش ڕاگەیاندنی کوژرانی سید حەسەن نەسڕڵڵا ئەو ڕاگەیاندنێکی کورتی دا بۆ دەرەوە تەنانەت نەباسی لە تۆڵە سندنەوە کردەوە ناوی سید حەسەن نەسڕڵڵای بردووە پێم وایە خامنەیی تا ڕادێکی زۆر پاشەکشەیەکات هەڵبەت شیمانەکان ئەتوانێت شیمانی دیکەش لەخۆ بگرێت یا شیمان و ئەگەری دیکەش هەبێت ئەوەی کە ئێران بیەوێت هێرشێکی موشکی بکە کە من پێم وانیە چونکی کاتێکە بینە کە ئیسرائیل چەندە پێداگرە لە تۆڵە سندنەوە و مەترسی لەسەر خۆی هەست پێکاتەوە هەڵبژاردننی ئەمریکاش لە پێشە و ئێران باشە زانێت کە ئیسرائیل خەریکرد لەم دەرفەتە کەڵ گۆرەگرێت بنیامین نێتەنیاهو کەڵ گۆرەگرێت بۆەوەی کە ئەوەی کە ئەوێت پرۆژەکانیان بەرێتە پێشەوە لە ماوە کورتەیە چونکی ئەمریکا پێم وانییە لەم ماوەیە بێنێت بەر بە ئیسرائیل بگرێت یان هەر جۆرە گرژیەک دروستکات بە هەموو چەشنێک پشتی ئیسرائیل بگیرێت هەم لەلایەن ئەمریکاوە هەم لەلایەن ئەڵمان و فەڕەنسا و هەم لەلایەن ئینگلیسیشەوە کە یەکجار گرنگن بۆ ئێران باشە زانێت کە کەوتۆتە ناو قۆناغێکەوە کە ئیتر ئەو ماهی عەسەلەی ئیتر کۆتایی پێ هاتووە ئیتر ناتوانێت وەکو جاران لە ناوچەکەیە پێی زیادە ڕاکێشێت دەستڕۆشتووی و هێژمونیەکەی تاوە لاواز بووە نەگەوەی کە کۆتایی پێ هات بێتنا ئەبێ بزانێکین ئێران چه هەڵۆی ئەگرێت ئەگەر بێت و خۆشیان باشە زانن چونکی خۆشیان ئاماژیان پێداوە زەریف کتوێتی و تەنانە سەر کۆماری ئێران پزیشکیان لە نەتەوە یەکگرتوەکان لە ڕۆژانی دوایی ناباسی لەوە کردوە کتوێتی کە ئەمریکایەوێت ئێمە پەلکێشی ناو شەڕێت کە دو تەنانەت ئاماژیان بۆ داوەکتوانە ئێران ترجیا بێت ئەگەر شەڕ بکەوێتە ناو ئێرانە مە قسەی پزیشکیانە لە نەتەوە یەکگرتوەکان و هەروەها پزیشکیانیش ببوونن زەریفیش باسی لەوە کردوە کتوێتی کە هەڵبەت نەک زەریف تەنیا بەرپرسانی دیکەی سەربازی و سیاسی ئێرانیش ئاماژیان بەوە داوەکتویانە کە ئیسرائیل بە هەر چەشنێک ئێمە بکێشێتە ناو شەڕێکەوە بەڵام ئێمە ئاگا بووین زیرەک بووین نەکەوتینە ناو ئەو داوەوە جا هاتن بەو شێوازیانی پاساویان بۆ وەڵام نەدانەوەی خۆیان بۆ ئیسرائیل ئەخستە بەرباز بۆیە من لێرە من هەستەکەم کە ئێرانیەکان کەوتونەتە قۆناغێکی یەکجار قرس و سەختەوە کە بڕیاردان بۆیان سەختە و ئەگەری ئەوان ترسیان چەندە لە دەرەوە ڕوو لە دەرەوەی لە ئیسرائیلەکانە هێندەش ترسیان لە ناوخۆیە لە خەڵکی ناوخۆیە چونکی لە ئەگەری هەر چەشنە هێرشێکی ئیسرائیل بۆ سەر بن کە سەربازیەکان و لاوازبوونی ئێران و دروستبوونی پشێوی ئەگەری هەیە خەڵکیش سەر هەڵبێت و بە پێشەوانی ئەوە کە تەنانەت ئەگەر هێرشیش نەکەن یعنی ئەگەر وڵاتی ئیسرائیل و وڵاتێکی دیکە هێرش نەکاتە سەر جۆغرافیە سیاسی ئێران و بنکە ئەتۆمیەکان و بنکە سەربازی و موشکی و ناوەکیەکانی ئێرانی ڕەنگە خەڵک ئەو ببێتەوە ورەیەک ورە بات بە خەڵک کە سەر هەڵبات بام لە کەوانەیە لە کۆتاییە ئاماژە بەی خارج بم کە یەکجار گرنگە من پێم وایە لاوازبوونی حماس یان لە ناوچوونی حماس تا ڕادێکی زۆر و هەروەها لاوازبوونی حزب الله و ئەگەر لە ئەگەری لە ناوچوونی حزب اللهش لە داهاتووە چونکە ئێمە ڕۆژانی داهاتوو ڕەنگە ببینی کە ئیسرائیل هێرشی بەربڵایش بکاتە سەر حماس و سەر حزب الله و لوبنانیش و حزب اللهش
تەواو بێکاریگەر بکات ئەوە بە قازانجی گەلانی جوغرافیای سیاسی ئێرانیشە. بۆچی؟ لەبەرەوەی کە ئێمە بەڵگە هەیە و تەنانەت راپۆرتێکی جاروزەڵم پۆستی ئیسرائیلی هەیە کە لە مەودای شۆڕشی ژنجیان ئازادیە بڵاوی کردو و کوتی کە بەپێی ئەو بەڵگانی کە هەیە کە تەنانەت بەڵگەکان ڤیدۆکانیشی هەیە کە من لە پێگەی خۆم بڵاوم کردوتەوە باس دیمەنەکان هەن کە کەسانی عەرەب بە عەرەبی قساکەن بە لە زاراوایەکی لوبنانی قساکەن لە ناو خیابانەکان شەقامەکانی ئێران جلوبەرگی سەربازی ئێرانیان لەبەر کرۆ بۆ سەرکوتی خەڵک. ئێران لە ڕابردووشە لە ساڵی 1970 ئێرانی شاشەمسیە تەنانەت هێزی دیکەی ئەو گروپە میلیشیانە کە عەرەبن هێناوێتی ئەڵبەت ڕوویدەم لە عەرەبەکان نییە بەڵام ئەو گروپە چەکدارانی کە نزیکن لە ئێران لە بواری ئیدۆلۆژی سیاسیەوە یان هێنێت بۆ سەرکوتی خەڵک و ئەگەر بێت و ئەم گروپە تێروریستیانی کە ئێمە ئیبینین بە چاوی خۆمان لاواز ببنەوە بێکاریگەر بکرێن و هەزاران کەسیان لە ڕێگای پەیجەرەکانەوە بێکاریگەر کراون کوژراون لە ناوچوون ئیتر چی دیکە ئێران ناتوانێت کەڵکیان لێوەربگرێ ئەوان تواناییە نابێت بێن لە شقامەکانی تاران و ڕۆژهەڵاتی کوردستان و ڕۆژاوای بەلوچستان و تەبەرستان و ناوچانەیە بێن خەڵک سەرکوتکەن. ئێران کەڵکی لەوان وەرەگرت و بۆ نمونە لە تاران ئەگەڵ کەڵکی لێوەرگرت بێتن ئەو هێزانی کە لە تاران ئاگوێزێتەوە بۆ شارەکانی دیکە ناوچەکانی دیکەی جوغرافیای سیاسی ئێران کەواتە ئەگەر ئەو هێزانە ئیتر بوونیان نەبێت یان نەتوانن بێنە ناو جوغرافیای سیاسی ئێران لە ئەگەری سەر هەڵدانێکە بۆ سەرکوتی خەڵک بێن خەڵک سەرکوتکەن کەواتە ئێرانیش لەو ڕوانگەشەوە لاوازە بێت. ئەمە بە قازانجی گەلانی ڕاپەڕیوی جوغرافیای سیاسی ئێرانە بەتایبەت کورد و بەلوچ و گیلەک و مازن و ئەو نەتەوانی دیکەیە کە لە ناو خەڵکانێکە هەست و یان خواستێک بۆ سەربەخۆیی هەیە.